بینەرانی قەدربیانی کوردستان 24 ئەم کاتتان باش. کەرتی گەشتیاری یەکێکە لەو کەرتانەی کە زۆرینەی وڵاتانی جیهان پشتی پێدەبەسن وەکو سەرچاوەیەکی سەرەکی داهاتی نیشتیمانی. لە هەرێمی کوردستان لەم کابینەی دوهەمین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵدرا کەرتی گەشت و گوزاری بە پیشەسازی بکرێت بۆ ئەوەی وەکو سەرۆتێکی نیشتیمانی و نەتەوەیی وێنا بکرێت. ئەمشەو لە پرۆگرامی بۆ هەمووان باز لە بوژانەوە یاخود پێشکەوتنی کەرتی گەشت و گوزاری دەکەین، چونکو ئێستا بەرەو ساڵی نوێ دەچین. هەر بەم بۆ نەشەوە پێمان باشە ساڵی نوێتان پیرۆزکەین، بە تایبەتی لە خوشکبرا کریسیانەکان لە نیشتیمان. ئەمشەو گەنگەشەی کەرتی گشتکاری دەکەین بە میوانداری بەڕێزان کاک دلێر محەممەد بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری پایتەخت، هەروە کاک شکور عەزیز وەکو جێگری سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکانی پایتەخت، لەگەڵ ژمارەیەک لە خاوەنی میوانخانەکانی پایتەخت. سپاس کە هاتن لطفتان نواند. کاکە دێر و بەرەو ساڵی نوێ دەچین، دەمەوێت بزانین چیتان کردووە، چۆن ئامادەکاریتان کردو بۆی گەشتیاران ڕوو لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی سنووری پایتەخت بکەن. کەرەمکە. بەڵێ زۆر سپاس بۆ کوردستان کە هەمیشە بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ کەرتێکی زیندوی و حکوومەتی گەشت و گوزار دەکات. کاکسان جەنابتان دەزانن کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە هێڵە گشتیەکانیدا بە درەوشاوی باس لە کەرتی گەشت و گوزار دەکاتن و لە جێبەجێکردنیشدا بە ڕوون و ڕەوان ئەوە ڕنگدانەوەی تێدا دەبیندرێت چ لەلایەن خەڵکی خانەخوێ چ لەلایەن خەڵکانەیە کە وەکو گەشتیار و لە شاری هەولێر و تەواوی هەرێمی کوردستان دەکەن. جەنابتان دەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی کاری یەکسانی بۆ کەرتی تایبەت بە تەواوی ڕەخساندووە، مەجگە لەو پاڵپشتیانەیە کە بۆ خۆی وەکو حکوومەت پێشکەشی ئەو لایەنەی دەکاتن. ئەوەی کە تایبەت بێ بە سەری ساڵ و ئێمە نزیک دەبینەوە لە بۆنەیەکی تایبەت و کە تایبەتی کە سبەی شەو ماڵاوای لە 2024 دەکەین و پێشوازی لە ساڵێکی تازە دەکەین. ئێمە ئەو بۆنە تایبەتانە بەردەوام دەقۆزینەوە بۆ ئەوەی هەم هەڵسەنگاندن بۆ خۆمان بکەین وەکو گەشت و گوزار، بزانین بەڕاستی ئەو کاران لە ماوە ڕابردوو کردمانە چەند بۆتە هۆی ئەوەی کە ژینگەیەکی لەبار بۆ گەشتیاران بڕەخسێنین و بێنە ناو شاری هەولێر و کوردستان. هەروە بزانین لەکوێ کەم و کێماسیشمان هەیە بەڕاستی بۆ ئەوە بتوانین ئەو هەڵسەنگاندنە بگەینە ئاستێک دواتر لە ساڵی نوێ و هەڵانێک کە کەمتر کەم و کوڕیت کرد، دواتر باسی کەم و کوڕەکانیش دەکەین، بێگومان خاڵ بە خاڵ دێنە سەری. بۆ ئەم مەبەستە ئێمە لە دیوانی پارێزگای هەولێر کۆبوونێکمان ئەنجامدا سەرجەم لایەنانی پەیوەنددار بە هاتنی گەشتیاران تێدا بەشدارن بۆ ئەوەی ژینگەیەکی سەلامەت و لەبار بۆ گەشتیاران دروست بکەن. ئەگەر سەرنجتان دابی لە ڕۆژانی ڕابردوو دیمۆگرافیای بازاری هەولێر ئەگەر وەکو نمونە وەربگری تەماشا دەکەی گۆڕانکاری زۆری بەسەرداتێ، زۆرێک لەو خەڵکانەی کە وەک گەشتیار چ ئەو خەڵکانەی کە گەشتیار لە ناوەڕاست و خواری عێراقاتینە چ ئەوانەی لە ڕێگای فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر هاتن ناو شاری هەولێر بۆ ئەوەی ئەو چەند کاتێ ماویانە لە 24 لە شاری هەولێر بەسەری بن و متمانیان بە کەرتی گەشت و گوزار و حکوومەتی هەرێمی کوردستان کردیا کە بێن دوای ساتەکانیان لێرە بەسەر بن. کاک شکور استقرارەتی ئەمنی ینی سەقامگیری ئەمن و ئاسایش چەندەوە کارە بۆی گەشتیار ڕوو لەو ناوچانە بکە بە تایبەتی هەرێمی کوردستان. ئێمە ئێستا دەبینین ڕوودا و پێشاتی زۆر هەیە لە وڵاتانی دراوسێ بۆ نمونە گۆڕانکاری بەسەر حکوومەتی سووریا هاتووە. ڕاست و دروست بەڕاشکایی بڵێن زۆر جار لە میدیاکان باسی ڕەوشی عێراق دەکرێت، ڕەوشی وڵاتانی ناوچەکان. ئێستا ڕەوشی ئارامی کوردستان لەبارە بۆی گەشتیار ڕووی تێبکە. بەرێ زۆر سپاس. خۆشبەختانە ئەو ئاسایش و سەقامگیریە کە لە هەرێمی کوردستان هەیە لەسایەی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکاتن، چ لە خوار و ناوەڕاستی عێراق بی، چ لە خاڵە سنووریەکان بی، یان لە ڕێگای فڕۆکەخانەوە بێ. بەڕاستی ئەمن و ئاسایش یەک لە خاڵە گرنگەکانی کە هەرە گرنگە لە بۆ ئاسایش لە بۆ گەشتیار بە تایبەتی لە شاری هەولێر لە پایتەختی هەولێر. ئەوەی کەمە دەبینین زیاترین بنکە گەشتیاریەکان لە سنووری پارێزگای هەولێرە. زۆریش لە گەشتیارەکان ڕوو لە شاری هەولێر دەکەن لۆکات بەسەربردن لە بۆنەکان بە تایبەتی لە سەری سارە. ئێستا گەر جەنابەت تورێک بەناو بازارەکاندا بکەی یان سەردانێکی هۆتێل و چێشتخانەکان بکەیت کە دەبینی گەشتیارێکی بەرچاو لەو ڕۆژانە
بەرەو هەرێمی کوردستان هاتنێ بە تایبەتی بەراو شاری هەولێر کەواتە هاتنی و گەشتیارانش دەبنەوە کارێک بۆ بژانەوەی بازاری تەمان شارۆچکانی هەرێمی کوردستان بەخۆی گەشت و گوزار وەکو جەنابەت ئیشارەت پێدەکەوە وەکو پیشەسازی لێ بکرێتن وەکو کاتێکە کە ڕاستە و خودداتەکەی لۆ خاوەن بنکە گەشتیارەکانە ناڕاستە و خۆ لە بۆ حکوومەتی هەرێم دەڕوا لە ڕێی زەرایی ڕسوماتەوە شتا کاکەت لێ لەگەر ئامارێکتان هەبێ لەم چەند ڕۆژەی ڕابرد بە بۆنەی ساڵی تازە یان بە شێوێشکە پرسم ڕۆژانە چەند گەشتیار ڕوە پایتەخت هەنگاو دێنێن و دێن ئەگەر بەداتا هەبێ کاکسین وڵا داتام لەلایە بەڵام ئەم دەبێت داتا یەک ڕۆژت پێ بڵێم کاویش دوێنەیە بەسمەوەی کە لە دوای کۆتای هاتنی ساڵەکە لە سەرای ساڵی تازە ئێمە داتاکان بە شێوازێکی فەرمی بڵاو دەکەینەوە ئەمە تەنها دوێنێ وەک پایلۆت بازگەی شێراوە وەرگیراوە کە 6,000 کەسر گەشتیار هاتوونەتە ناو شاری هەولێر ئەوە بەسم لەو 6,000 تەنها بێ فڕۆکەخانە بێ فڕۆکەخانە دەستگەلەوەش کاکە دەبووبوورە باسی گەشتیار دەکرێت وە دەزانم تەنها خەڵکی ناوچەکانی جنوب و خواری لە بۆ جەنابەتی وردی نایە بۆ وڵاتە لە بۆ جەنابەتی وردکەمەوە بۆی بینەرانیش باشتر پێ ئاشنا بن ئێمە و داتانەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەریدەگرین تەنها ستا 15 وەکو گەشتیار وەردەگرین ئەوەی دیکە وەکو خەڵکی خانەخوێ شار تەماشای دەکەین ئەوە ستا 15 لە فڕۆکەخانە وەرگرا ئەوەی دیکە کە من دەڵێم 6,000 لە بازگە شێراواتی ئەوە دیگە لەو ئازیزانەی کە لە سلێمانی لە گەرمیان لە ڕاپەڕین لە دهۆک لە شوێنەکانی دیکە دێنە ناو شاری هەولێر چونکە بە پێی پێناسەی گەشت و گوزار هەر بە ڕێزێک 24 کاتژمێر لە شوێنێک بمێنێتەوە پێی دەگوترێ گەشتیار کاتی کەمتر لە 24 کاتژمێر لە شوێنێک دەمێنێتەوە دەگەڕێتەوە ئەوانە پێیان دەگوترێ سەردانی کرد بۆیە ئەو ژمارانەی کە هەنە ژمارە دڵخۆشکەرن پێشم خۆش ئەگەر دەرفەتم بدێ باس لە ئەو ئارامیە بکەم کە جەنابەت پرسیارشت ئاڕاستەی کاکشکۆڵە دەزانی ئێستا لە دنیا سەرتۆپی بابەتەکانی گەشت و گوزار باس لە ئارامیە چونکە هیچ گەشتیارێک ئامادە نییە سەرکێشی بە ژیانی خۆی و بە پارە و سامانەکەشی بکاتن ئەگەر سەرنجت دابی لە بۆنەکانی ڕابردوو ئەمە یەک حاڵەتیشمان وەکو فێڵکردن و گزیلێکردن و هەرواتەنانەت جۆرێک لە با بڵێن مامەڵێکی ناتەندروستیش بەرامبەر گەشتیاران نەبووە چوەکو لایانی میری کە خۆی لە دەستگاکانی تەنایی دەبینێتەوە چوەکو کەرت تایبەت چوەکو خەڵکی هەولێرش کە دوکاندار و شوفێر و خەڵکی خانەخۆی ئەو شارە هەمومان بەیەکەوە یەکدەست لە خزمەتی ئەو پرۆسەدا بین جەنابەت باش دەزانی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە گۆشەنیگای ئارامیەوە هەوڵ لە بۆ دروستکردنی ژێرخان لە سەردەم سێکتەرە جیاجیاکان دەداتن ئەو گۆشەنیگایە بۆ ئێمە کە لە کەرتی حکوومەت کار دەکەین بۆ تا ئاستێک لە بەرپرسیارەتی کە ئەمە ناتوانین کەمتر لەو تەوسیات و فەرمانانەی کە ئاراستەمان کراوە کەمتر لێ جێبەجێ بکەم بۆیە ئەگەر سەرنج بدەن ئێمە هەندێک جار بەرامبەر کەرتی تایبەت زۆر تون دەبین ئەگەر هاتو مامەڵێکی ناتەندروست لەگەڵ گەشتیارێکە چونکە دەمانەوێت ئەو متمانەی گەشتیارە هەم وەکو لایانی تەندروستی هەم وەکو لایانی ئارامیش بە خەڵکی هەرێمی کوردستان نەهەژێ نەدەرزێ بۆ ئۆجارێکی دیکە هەرێمی کوردستان بە ماڵی خۆ بزانێت بەردەوام بێتەوە لێرە زۆر باشە دەمەوێت بێم وەلای جەنابەت ئێوە سووتان لەو ڕێنمایانەی حکوومەت وەرگرتووە وەکو کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان کاتێک حکوومەت ڕێنمایی داوە پێتان بۆ گەشتیاران سووتان لێبینیوە وەکو کۆمەڵە تەمان ئەو ڕێنمایانێک لای خاوەن میوانخانەکانیش ئەو ڕێنمایانێک کە لەلایەنی پەیوەنددارەوە دەردەچیتن لە بۆ کەرتی تایبەت بە تایبەتی خاوەن هوتێل و موتێل ویان بن کە گەشتیارەکان 100% پێوە پابەند دەبن لەبەرەوەی وەکو جەنابی کاکدێر ئیشارەی پێدا سقەی گەشتیار زۆر گرینگە ئەتوو وەربگری کە سقەی هەبی بێ لە وڵاتێک بێ لە شارێک کە بزانیتن هیچ فروفێر و سەختەی لەگەر ناکرێت یان کە جانتاکەی خۆی دابنێ بە ئەمانەت دایبنێ بزانی کە سقەک هەیە بۆیە ئەو ڕێنمایانەیە کە دەردەچێتن گشت بن کە گەشتیارەکان پێوە پابندن و زۆر ڕێنمایش دەرچوە لە بەرژەوەندی خاوەن بکە گەشتیاریەکان بووە کە بە کەمکردنەوەی هەندێک لە باج و ڕسومات و لێبەخشین لە هەندێک قەرز زۆر باشە کاک دلێر نەیشاردەوە وەکو بەڕێوەرێکی گشتی ڕاشکاوانە وتی کەم و کوڕیشمان هەبووە ئێستاشمان لای خاوەن میوان خانەکان پێم خۆش ئەگەر کەم و کوڕێکتان هەیە سەرنجێکتان هەیە بۆ چونێکتان هەیە و حکوومەت بەرامبەرتان دانیشتووە بە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیشەوە ڕێکخراو و سەندیکاکانەوە کەرەمکە زۆر سوپاس بەخێراتنی میوانە بەڕێزەکان ناویشت بەخێر بێ کاک دلێر و کاک شکۆر بەڕاستی ئەوان کەم کوڕیان نەبووە ئەمە پێشبینیوەمان هەبوو زیاتر گەشتیارەشی زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان بکە
بەڵام چەند سەبەبێک دروست بوو لەو فترەی يعني خەڵکەکی زۆر هاتووە بيتان كما پێمان کەمە ئێستا بەڵام خەڵکە زۆر هاتووە خەڵکەکی زۆر هاتووە هۆکارەکەی یەک ڕۆژ بوو پشوو لە بەغدا لە خوار و ناوەڕاست عێراق یەک ڕۆژ پشووە دووەم پاش دە ڕۆژ دیکە دەفتە عوتڵەی نیوەسار ئەوش هۆکارەشی دیکە بوو کە خەڵک نێتن خەڵک ئەو پشووی ڕۆژە کەمە لە بۆ سەردانکردنی شارەی مەسڵەن بۆ گەشت و گوزار بێتن کە ئەو خەڵکەش کە دێتن لۆ گەشت و گوزار ئەگەر لێرە لە هەرێمی کوردستان بەڕاستی پێشوازش زۆر جوانێن دەکرێت هیچ کەم کوڕێکی لەلایەن دەستەی بەڕێوەری گەشت گوزار و کۆمەڵاوەکو خاوەن میوانخانەیە ئەو پێشوازی کە لە گەشتیاران دەکرێت لە فڕۆکەخانە و دەواازە سنوورەکان با بڵێن لە بازگەکان بەدڵتانە مامەڵێ ئەمە زۆر جار پرسیاریشمان کردووە کێشەی بۆ دروست نەکردووە هیچ کێشەیەک ئێستا ئەو فترەی زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەین دەستخۆشی لە هەموو بەڕێزان دەکەین لە جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین زۆر پرۆژە کرا لە بۆ هەرێمی کوردستان تایبەت بە پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر پرۆژەی زۆر باش کرا ئەگەر میوانیش ئەو گەشتیار لەو چەند ڕۆژەی لە ساڵی نوێ لە 24 لۆ 25 ئەگەر کەم بیتن گلەی لە حکوومەت ناکەین لەبەرەوەی چەند هۆکارەکەیە وەزعی عێراق بەعام باش ناجێژیرە دروستە لای کاگە من پێم وابێ لە شەقڵاوەتەشی ناوتم کاگاڕاس لە شەقڵاوە هاتیوە شەقڵاوە شوێنێکی گەشت گوزاریە لەوەتی بەبیرمان دێ با بزانین ئەگەر کەم و کوڕێکتان هەیە یان بۆ چونێکتان هەیە لە شەقڵاوە چکە شەقڵاوە شوێنێکە وەکو گوتم گەشتیاریە گەشتیار زۆری تێدەگات زۆر سپاس کاسەهێن بۆ کەناڵ 24 کە ئەمڕۆ ئەو بەرنامەی هەڵبژار لەسەر کەرتی گەشت و گوزار کرد کەرتی گەشت و گوزار وەکو جەناب فەرمووت کەرتێکی هەرە گرنگە بۆ بژانەوەی داهاتی نیشتیمانی بە جێگیرەوەی نەفت و غاز وەسف دەکرێت کە پێشتر زۆر کەس ئەوانەی کە ئەزمموی گەشتیاریان هەیە گەشت و گوزاریان هەیە باسی ئەوەیان کردووە بەڵام خۆزگە دەکرا بەکردداری ئەو هەنگاوە بندرابە چی هەنگاو بندرێ حەزەکەی مەبەستم لێرە زیاتر بە گرنگی بەوە درابایە کەرتی گەشت و گوزار ببرژاندرابایەوە بەرەپلۆی زیاتر گەشتیاران سەرنجی گەشتیاران ڕابچێشن سەردانی تۆ وەکو خاوەن میوانخانەیە پێشنیارێکی تێ لە سنووری جوگرافی خۆت کە شەقڵاوەیە شوێنێکی گەشتیاری من ئەوەی بوو بە تایبەت ئەگەر لەسەر شەقڵاوە باز بکەین ئێمە شەقڵاوە شارێکی ناوێکی گەورە و زەبەلا کە دەڵێ بەڵام لە خزمەت گوزاری بێبەش کراوە ئەوەی کە ئێستانێکە لە شەقڵاوە دەبیندرێ ئەو خەڵکەی کە ئیشەی کردووە تەنها ئەوەیە بەدەستی خۆی کردووە ئەوە نییە کە حکوومەت هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری کردبێت بۆ ئێستا چیتان دەوێت ئێمە ئەگەر لە مەعانەتەکان باز بکەین یەکەم شت وەکو ئوتێل وتێلەکانی شەقڵاوە کە شاری شەقڵاوە شارۆچکەی شەقڵاوە دەتوانین بڵێن زیاترین ڕێژەی میوانخانە وتێلەکان لە خۆی دەگرێت لەسەر ئاستی کوردستان کەس نزیکەی 150 ئوتێل و موتێلی هەیە لە باوەڕ ناکەم لە هیچ شار و شارۆچکەیەک ئەو ڕێژەیە هەبێ نازانم جیاوازی شەقڵاوە چییە لەگەر تەلفریک هەبوو لە شەقڵاوە ئەگەر بە ناو بێ وچی وەکوت کەمێک پێش ئێستا گوتم شەقڵاوە زۆر شتێ بە ناو هەیە لە شەقڵاوە بەڵام لە ئەسڵدانیە لە وەڵامی شەقڵاوە دەست پێ بکە ئەگەر هەندێک پرۆژە بەناو هەیە وەڵامە تا ئێستا لە واقعدا بوو ئەگەر تەواوی بکەم ببوورە پرۆژەی تریفلیک دوونەوە تریفلیک هەیە یەکیان لێگاتە نیوەی سەفین و ئەوەی تریان بۆ سەر سەفیر هەتا ئێستانێکە ماستەر پلانیشی بۆ کراوە کۆمەڵک پارێکی گەورەی لێ سەرف کراوە بەڵام هەتا ئێستا بەکردداری هەنگاوی بۆ نەندراوە لێرەوە لە ڕێی کەناڵەکەتان بەڕاستی دەمەوێت ئەو پەیامە ئاراستەی جەنابی سەرۆک وەزیران بکەم ئاوڕێیەک لە بەجددی لە شەقڵاوە بداتەوە چونکو جیاوازی شەقڵاوە هیچ جیاوازیەکی نییە لەگەر زاخۆ لەگەر شوێنەکانی تر کە دەبینن ساڵانە جەنابیانە دەست خۆش کوردستان هەمووی شار و شارۆچکان بێ جیاوازی لای جەنابیان وەکو یەکەوە قسەی خۆیەتی قسەی من نییە کاکە دێر بۆ شەقڵاوە لە شەقڵاوە دەست پێ بکەوە ئێمە لە مامەڵەکردن لەگەر شەقڵاوە بەڕاستی لە قۆناغی پێداچوونەوەدا بووین و هەوڵی زۆر باشمان لە پێناو شەقڵاوەدا لاتان شێ بۆ لە ساڵی نوێ لە قسەکانی کاگاراز دەست پێ بکەین حکوومەت هەرێمی کوردستان دەرفەتیدایە بۆ ئەوەی تەلەفریک لە شەقڵاوە لە تیا سەفین دروست بکرێت کە دەبێتە قۆناغێکی وەرچەرخان بێگومان ئەو چانس پێدانە لە بواری وەبەرهێنان و مادام بە وەبەرهێنانێکی خۆماڵی بۆ ئەوەی لە بواری تەلەفریک کار بکاتن لە
سیای سەرکەشی سەفین ئەوەی خاڵێکی وەرچەرخان دەبێ ئەو یەک دوو ئەمە ئێستا لە شەقڵاوە پرۆژێکی زۆر جوانی سەفاریمان هەیە کە زۆرێک لەو خەڵکانەی بیانی کە دێنە کوردستان دەڕۆن شەقڵاوە بەس بۆ ئەوی بڕۆن ئەو سەفاریە کە لە شەقڵاوە هەیە بیبینن لە بابەتی بانەوانی و مساتەحە حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە بەیت زۆرێک ڕەزیلی نەکردی لە پێدانی دەرفەت بۆ ئەو خەڵکانە کە دەیانەوەی سەرمەگوزاری بکەن گرفتی ئێمە لەگەڵ شەقڵاوە پێم وایە لە دوو خاڵدایە خاڵی یەکەمیان شەقڵاوە گەشتوگزارێکی وەرزی هەیە بۆیە ئەو کەشوهەوایە کە تێیدا هەیە خەڵک لە هەندێک قۆناغ دەیبڕاتە شەقڵاو لە هەندێک قۆناغیتی نابڕ ئەوەیە بۆ ناکرێت لە زستانەش بەفر بەخۆی گەشتیاریە ئەو بابەت تەلەفریک و ئەو چیا سەرکەشانە ئەوانە کە باسم کرد ئەو لە قۆناغی داهاتوو دەبینی کە چەند شەقڵاوە چەند زیندوو دەبێت ئەوە خاڵەچەند خاڵی دووەمیان نزیکبوونەوەی شەقڵاوە لە هەولێر ئێستا تەنها زۆر جار گەشتیار لە هەولێر دەڕواتە شەقڵاوە نانک دەخوا لە شەقڵاوەش دێتەوە هەولێر ناناچکە دەخوا دەمێنێتەوە مەبەستم ئەوێ بڵێم شەقڵاوە بۆ ئێمە وەکو داهاتووی گەشتوگزار بە استراتیژۆ تەماشای شەقڵاوە دەکەین بەڵام هیوا خوازم کە خەڵکی شەقڵاوی ئازیز و خۆشەویستیش خۆشیان با بڵێن بار و دەستبارمان بکەن لەگەڵ ئێمە و کاگاراز و ئازیزان دەزانن تا ئێستا لەگەڵ دابێتن چ من قۆناغی پێشمنیش هیچ بەڕێزێک نەبووە لە شەقڵاوە داوای پێشکەش کردبی بۆ وەرگرتنی مۆڵەتێکی گەشتوگزار ئێمە نەماندابێت هیچ بەڕێزێک نەبووە داوای ئاسانکاری کردبێ زۆر جار بەس نەچووبووینە چوارچەوەی لادان لە یاسا و ڕێنمایەکان هەموو ئاسانکاریەکان پێشکەشیان کراوە بەڵام ئەوان قسە لەسەرەوەی ئەو گەشتیاری کە دێتە ناو شاری هەولێر ببڕێتەوە لە بۆ شەقڵاوە ئەم هیوا خوازم بە زیندووبوونەوەی شەقامی سپیلک لە قۆناغی داهاتوو کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران شەقڵاوە دەبێتە سنتەرێکی بێگیاندن لە نێوان هەولێر و با بڵێن ئیدارەی سەربەخۆی سۆران بۆیە داهاتووی شەقڵاوە زۆر بەڕۆشن دەبینم لە بواری گەشتوگزار ئەوە جگە لەوەی کە مەسەلەن ژێرخانی هوتێلمان وەکەوەی کاک ئاراس ئاماژەی پێدا زۆر دەوڵەمەندە بەس ئێمە پێک هاتەمان وەکو پێک هاتە وەکو ئامادەسازی بۆ هاتنی گەشتیار ئامادەین هەندێک گرفتمان لەو ماوە چۆن مامەڵە لەگەڵ بکەین کە گەشتیاران جارێکی دیکە وەک ساڵانی زۆر زوو متمانە بە شەقڵاو بکەن بڕۆن لە شەقڵاو بمێنەوە زۆر جار ئێمە ناچار دەبین هەڵسانگاندن بۆ جۆری خزمەتگوزاریەکانی شەقڵاو بکەین بۆ ئەوی باشتر ڕێکی بخەینەوە بیخینە خزمەتی گەشتیارە بۆ بتێ ناسنامە لە بە شەقڵاو دەست خۆش کاک شکر ئەو برا بەڕێزە باسیەوەی کرد مەسەلەن لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق کاتێک ئەگەر پشوو ڕۆژێک بێ پشوەکان کەم بێن تۆزە کاریگەریە لە سەرهاتنی گەشتیاران و سەردانی کەران ئێوە کاتێک گەشتیار وەکو پێویست ڕوو لە شار و ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکەن وەکو لە کوردەواری خۆماڵە بەدیلتان چێ بۆ ئەوەی میوانخانەکان ینی بەچۆڵی نەمێنەوە چ کارێکی دیکە سەرنجڕاکێش بێ بۆی خەڵک بێ خەڵکی دیکە بێ هیچ هەنگاوێکتان هەیە پلان بیتان هەیە بە ئێمە پیلانی بە بازارکردن بە بازارکردن زۆر جار ئەمە هەوڵماندایە و کردی تیشمان لەگەر قەناتە ئەلامیەکانی وەسەط و جنوبی عێراق چکە زۆربەی زۆری گەشتیارەکانی برێن لەو لای دێ لە ڕێی کۆمپانیەکانەوە ڕکلام بکەین لە بۆ ناوچە گەشتیاریەکان ڕکلام بکەین لە بۆ شوێن و لە هوتێلەکان و زۆر جاریش خاوەن هوتێلەکانمان تەشجیع کردیا کە ئۆفەرێک بکەن مەسەلەن بریکا کە تو هەفتێک لە لای من بووی دوو شەو یان شەوەک بەلاش یان نان خوارد نەکرد یان مناڵیان لەگەرە هەدیەکیە دێنێکەوە ئەو شتانە وە دەکاتن کە گەشتیار زیاتر ڕوو لە شوێنەکان بکاتن و زیاتریش بمینێتەوە بۆیە من کاگاراز باسی شەقڵاوی کرد خاڵک هەبوو عەزم کرد باسی بکەم شەقڵاوە گەشتیارەکەی مەوسیمیە وەکو کاکدێرش ئیشارەی پێ بۆیە پێم باشە ئەگەر بکرێتن لەلایەن ڕسومات و باجەوە ینی ڕەچاوی شەقڵاوە بکرێتن چ لە زەریبەی بیتە لە ڕسومات وەرگرتنی مۆڵەتەکان بیتن شەقڵاوە فەرقی پێ بکرێتن کاو شەژماگە ئیشی هەیە شەژماگ ئیشی نییە یان ئەوە تا کارێکی وا بکەین کە گەشتیاری زستانە پەیدا بکەین لە ئەو شوێنە گەشتیاری ئەوە بیرۆکە دروستەکەی بەرێ کە گەشتیاری زستانە پەیدابی ئیشەکە بەردەوام دەبیت سروشت و جوگرافیەکەی کوردستان لە زستانیش خۆشە باشین میوانەکانی دیکەوان پێم وایە بە جەنابتان کاگێ من ناوەکەم بەغەڵەت گوتم ببوورە زۆر سپاس قوربان وڵی ئەمن دوو پێشنیار هەیە حەز دەکەم لۆ برادران زیاتر تشبانە سەرێ لەوەی پێشکەوتنی کەرتی گەشتیاری یەکەمیان
ئێستا کەمە لە هەولێر تووشی زڵجەی ئەسعار بووینە نرخ بووینە لە هوتێلەکان لە هەولێر زۆر دابەزێ ناکرێت هوتێل لە هەولێر شەوێک نەفرێک دابنیشی لەو ژوورێک بگرێت بە 10,000 دینار یان بە 5,000 دینار پێویستە بەڕێبەراتی گەشت و گوزار دەبی تاکیدەوە بکەنەوە محاسبەی ئەو هوتێلانە بکەن ئەو کەسانی کە بە کوردیەکەی زەربە لە هوتێلەکانی کە دەدا بەڵێ ئەو کەسانش نرخ ئەوانش چێن ئەوانە چەند کەسەکەم بە پەنجەی دەست دەژمێردن غیرە کوردن بیانین عەرەبن لۆ سوورینە ئیدارەی فندقەکان دەکەن لە پەنای ئیشی گەشتەر لەوانەیە کاری دیکە لە بکەن لەوانەوانی ئیستیفادە دەکەن بەس ئەمە ناتوانین ئیستیفادە بکەین دروست لە بازاری وەزعەکەمان تێگەیشتم دوم شت لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆ کە برێن ئێستاکە مناسبەی سەر ساڵمان لە پێشە پێویستە وەکو ئیدارەی زاخۆ ئێستاکە حکوومەت وحدە ئیداریەکان سروشی وحدە ئیداری شتێک بکات یعنی فستیڤالێک دروست دەکەم لێرە فستیڤالێک دروست دەکەم لە هەولێر بەو شێوەی زاخۆ نییە ئەوە پەیامەکەی تۆش با من بسمەلای کاکشکر وەکو کۆمەڵە گوێ لێ بوو یەکەم کۆمەڵی خەڵک هەن کورد نین لە ئوتێل و شوێنە گەشتیارەکان کار دەکەن شوێنی مانە و میوانخانەکان نرخی ئوتێلەکە دادەبەزێن بۆی ژووری بە 10,000 بدەن آخر حتمما کاریگەری دەبێت لە سەروانی وەڵامتان چیە چۆن چارەسەریەوە دەکەن ئێمە وەکو کۆمەڵە تەمەنەوە دەگەڕێتەوە سەر خراپی کارژێری ئوتێلەکان ئەوانە بۆیە ئێمە بە پاڵپشتی بەڕێوەبەراتی گەشت و گوزار کە لزنەی پشکنین هەیە بە دوواداچوون دەکرێن لەو کێشانە خاستن ئەوانەی کە سەرپێچی دەکەن ئەوە زەربەکە لە سیاحەت یعنی ئەوە ئازاری وتێلی دیکە خەڵک ناچێتەوە لێرەوە بە ئەوەی قانونی ئیجراعاتیان لەگەر دەکەین و داوا لە بەڕێوەبەراتی گەشت و گوزار دەکەین کەەوە ئیجراعات لەگەر ئەو جۆرە کەسانە کاک بەڕێزە باسی ئەوەی کرد کە فستیڤال وەکو پێویست لە ناو سنووری هەولێر بۆ ئەم ساڵ چالاشتان کەمە وەکو دەیڵێن کاک زەین بە من لە خاڵ یەکەمیشان دەگە دەرفەتم دەبا وەڵام بدەم بزانە ئێمە بەرنامەکەم بۆ کۆتایی دەڕاستمەوە بوو زۆر جار حکوومەت دەکەوێتە ژەرفشاری ئەوەی کە دەڵێن نرخەکان بەرزە ئێستا زۆرێک لە دێوان ئەو بەڕێزانەی کە لە کرد تایبەت ئیش دەکەن هەوڵیاندا چێبڕچێکە بە زۆرێکی خراپتر بکەن بۆیە دەبی لێرە بەدواوە ئێمە کاتێ دێن قسە لەسەر ئەو نرخ کەمە دەکەین میدیا لە نێوان دوو کەوانە هەوڵ نەدا پێشەکی پێچوانە بکاتە سەرکەرتی گشتی بڵەوە دیان و نرخ کەم و نرخی لە بۆ زیاد بکەن لەگەڵ کۆمەڵایی میوانە و میوانخان و چێشتخانەکان و لەگەڵ نوێنەری هۆتێلەکانیش لیژنێک تایبەتمەند لە وارە پێک دێنین بۆی ڕاستی بکەینەوە ئەوە یەکیان ئەوەی تایبەت بە فستیڤال ئەم پێم وایە فستیڤال ئەوسا لە هەولێر زۆر دەوڵەمەندە کاک سەهین ئەمە هەمومان لە بواری خۆمان ڕۆژان تەلەفۆنمان لە بۆ دێ ئێستا پێش ئەوەی بێمە ئێرانە تەلەفۆنەکەی من ڕانە دەستا زۆرترین خەڵک داوای بەشداریکردن لە ئاهەنگەکانی کەرتیابەت دەکات لە شەوی سەری ساڵ کە هەمویان لە نرخی زۆر باشدانە بەڵام شوێن نەماوە مەبەستم بڵێم چی ئێمە چەند بازار و فستیڤالی جیاجیامان هەیە ئەوە یەکیان دوو لەو سەری ساڵە چەندین هونەرمەندی بیانی لەگەر هونەرمەندی ناوخۆیی لە هەولێر شەوە ئاهەنگیان هەیە باوەڕ دەکەی ئێستا لە هەولێر لەگە بیانی بەنمونەیان دواتر ئێوە میدیاکارن بە ژمارە دەتان دەبێت زیاتر لە 100 شوێنی ئاهەنگگیرانی سەری ساڵمان هەیە لە هەولێر زۆر باشە حکوومەت زۆر دەستوبارە ئەو دەستباری ئەوانەی کردیا ساڵی داهات و ئینشاڵڵا پلانی باشتریشمان دەبێت لە ساڵی داهاتدا ئێوەش وەکو کەرتی گەشت و گوزار گرنگی زیێدەتر بەو کەرتە بدەن خاوەن میوانخانەکانیش گلەیان نەمێنێ هەر کێشە و کەم و کوڕێکەیە چونکو ئێمە ئاگادارین لە نزیکەوە حکوومەت زۆر هەنگاوی خێرا دەهاوێت بۆم کەرتە لە هەموو سێکتەرەکان وەکو کاک دێریژوتی بە هیوای سادێکی خۆش بۆ کوردستانیان ساڵی نوێتان پیرۆز بێ سپاس کە تاوەگەستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد